قسەیەکی خۆشیە کە ئەڵێ لە دوان نەتیجە حکمی مێژوو هەر ئەوەیە کە ئەبێ دیموکراسی سەرکەوێت. هەشبوونێکی کۆنەپەرستانەتر لە کوردستان و لە ناوچەکە بسەپێنن لە دوای نەتیجە حکمی مێژوو هەر ئەوەیە کە ئەبێ دیموکراسی سەرکەوێ، مەدەنیەت سەرکەوێ و ڕۆشنگەری سەرکەوێ. ئەمە حکمی مێژووە. منیش پێ دەڵێم ئەوە ئەبێ بزانی خوای گەورە عمرت درێژکە ئینشاڵە بیشی بینی هاوبیرانیشت بەخوا قەسەم ئەو ئیسلامە بەدیلی پارتی و یەکێتی و دابڕان و هەموو فەلسەفەکانتانەکە هێناوتان هەر لەناو ئەو کوردانە کوردی باشوور لەو زەمەنی غوربەتەی ئێستا کە دەرسێکی تەجویدمان پێناورتر لە مزگەوتەکان کە ئازادیەکمان بۆ زیندانیەکانمان کە زیندانیەکانمان نازانین لە کوێن کە کەنار خراوین کە فەقیر کراوین کە ڕوتوقوتی دنیاتان بەسەر هەمومانە هێناوە بەخوا قەسەم ئیسلام دێتەوە پێشەوە و تاقە ڕێبازیشمانە و تاقە حاکمی ژەبێ لە کوردستانە بەخوا قەسەم بە غەیری ئەوش ڕازی نابین هیچ شریعەتێکیش قبوڵ ناکەین هیچ یاسا و ڕێسا و برگێک قبوڵ ناکەین مخالیفی ئیسلامەکە بێ ئەبێ بشزانی کە چۆن فارس و تورک و عەرەب گەڕاونەتە بۆ ئیسلام کورد لەو قافڵەیە دواناکەوێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.